داعش بە پرسیارەتی خۆی لە تەقینەوە خۆکوژەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی حامید کارزای لە کابل ڕاگەیاند، ناوی خۆکوژەکەی بڵاو کردوێتەوە. ژەنڕاڵ فرانک مەکێنزی فەرماندەی ناوەندی سوپای ئەمریکا لە ئەفغانستانەوە پشتڕاستی کردەوە دوو خۆکوژی داعش خۆیان لە دەواازەکانی فڕۆکەخانەی کابول نزیک کردوێتەوە و خۆیان تەقاندوێتەوە، بەهۆیانەوە 28 سەربازی ئەمریکی بوونەتە قوربانی. هێشتا هەڵسەنگاندن بۆ هێرشەکان و زیانەکانیان بەردەوامە، بەڵام ئەوەی تا ئێستا پشتڕاست کراوەتەوە 12 سەربازمان گیانیان لەدەستداوە و 15 دیکەش بریندار بوون. هێرشەکان لەلایەن خۆکوژی داعشەوە ئەنجام دراون و یەکێکیان لە دەواازەی ئابی خۆی تەقاندوتەوە و ئەوەی دیکەش لە نزیک هۆتێلی بارۆن. لەبارەی دەنگۆی تەقینەوەی سێم و چوارەم و پێنجەم مەکێنزی دەڵێ راپۆرتمان پێگەیشتووە کە هێرش و تەقینەوەی دیکەش لە کابل ڕوویان داوە، بەڵام کاری لە پێشینەی ئێمە ئەوەیە ڕێگری لە هێرشی دیکەی داعش بکەین. سەلامەتی ئەو فڕۆکانی کە دێنە فڕۆکەخانەی کابول بەلامانەوە زۆر گرنگە، چونکە زانیاریمان هەیە و بە دڵنیاییەوە داعش دەیەوێت خۆی بگەێنێتە ناو فڕۆکەکان و تەقینەوەکان لەوێ ئەنجام بدات، چونکە هەر تەقینەوەیەک لە ناو فڕۆکەیەکدا بەلایەنی کەمەوە 450 کەس گیان لەدەست دەدەن. بۆیە ئێمە چاومان لەوەیە ئەمە ڕوونەدات و ڕێگری لە هێرشی دیکە بکەین. فەرماندەی ناوەندی ئەمریکا ڕەتی کردەوە بەهۆی تەقینەوەکانەوە پرۆسەی گواستنەوەی هاوڵاتیان لە ئەفغانستان ڕاگیرابێت. بەهۆی هێرش و تەقینەوەکانەوە تا ئێستا بە گوێرەی میدیاکانی ئەفغانستان 73 کەس کوژراون کە 12یان ئەمریکین و زیاتر لە 130 کەسیش بریندار بوون، لە ناویشیاندا 15 سەربازی ئەمریکی هەن.